ڕێگەی 1964 ژمارێک مناڵ دەرکەوتن گۆرانیشی تۆڵێنەوە کوردم بەدەنگانێکی زۆری هەبوو تۆش دەستخۆشی بۆ ناردن لە ڕێگەی 1964ەوە کاتێککە بینی و بەسی ئەحساسی خۆتم بۆ بکە چی بوو؟ بێگومان من کوردم دەزانی بۆچی ئەو مێلۆدیم ئەوها بە سادەی دروست کرد ئەو تێکستە سۆرانی تەمان خۆم نووسیم تێکستی کورمانجی مامۆستا ئەدیب چەلکی لەگەڵ هونەرمەندی مەزنگارە ساسکار پێکەوە خوێندمان مەبەستی سەرەکیم ئەوە بوو تەنها منداڵ لەبەری بکات سەرەتا چونکە منداڵی خۆ من بیرێتەوە خوایە وەتەن ئاواکەی ئەو سرودانی کە ڕیز دەبووین و دەمانوت حەزم کرد لە کە هەستینەتەوەی لە منداڵیەوە تیاد بوو هەتا گەورە ئەبیت تر لە یادی ناکەی ئەوە خەونی من بوو ستکە ئەبینم منداڵێک گۆرانی کوردم ئەڵێت ئەو پەڕی دڵخۆشیە بۆ من بەواتای ئەوە ناکە بڵێم گۆرانێکە خۆم دامناوە بەواتای ئەوەی کە لە منداڵانی ئەم سەردەمە کە زۆربیان بە ئەنگلیزی قسە دەکەن زۆربیان جەنەرێشنی نوێ و خەریکی ئایپاد و شتانە لە هەمان کاتتا تۆ بتوانی هەستێکی نەتەواتی بخەیتە مێشکی و منداڵە بخیتە دڵی کوردستانی خۆش بوێت ئەو مەبەستی من بوو و لەخوا بەزیاد بێت خەونەکەم تا ڕادێک هاتووەتە دی لە هەر چوار پارچەی کوردستان و منداڵان دەیڵێن جارێکیان لە ڕۆژئاوای کوردستان بۆیان ناردم منداڵەکان بەشە سۆرانێکەشیان زۆر بە جوانی خوێن جاری دیکە چی تۆ بۆ وڵاتی تورکیا و سیدیەک تۆمار بکەیت؟ ستایلی میوزیکم زۆر گۆڕاوە گوێگرتنم لە میوزیک کاردانەوەی لەسەر بەرهەمەکانم هەیە ئێستا لەسەر هاوشێوەی کوردم لەگەڵ هونەرمەندی مەزنگارە ساسکار بە تەمای بەرهەمێکم بۆ ئاڵای کوردستان کە بە هیچ شێوەیەک لە وڵاتێکی وەکو تورکیا تۆماری ناکەین لەگەڵ موزیسانی کوردەکان تۆماریەکەین لە ئەوروپا و لە ئەڵمانیا لە دانیمارک لە بریتانیا مەسەلەن لە ستودیۆی سێ وڵاتی تێکەوێت بۆ ئاڵای کوردستان ئەمی زاراوەی کورمانجی و سۆرانی ئەلبومەکانی سەرەتام کە لە وڵاتی تورکیا تۆمارەمە کرد ستایلی ئارابێسک بوون وا پێویستە کات لەوێ تۆماری بکەیت سیاست و بۆچوونی سیاست مەدارانی وڵاتێک بەرامبەر بە نەتەوەیەک من تێکەڵ بە هونەر ناکەم لە هەموو وڵاتێک هونەرمەندی ڕاستەقینە هەن کە هونەر تێکەڵ بە سیاست ناکەن بەس ئەگەر بە حەزی من بێ من حەزەکەم ئەگەر هەمان کواڵیتی هەمان زەمینە لەبار بێت حەزەکەم هەمووی لە کوردستان تۆمار بکەم بەڕاستی چەند چاپێکوتنێکە کرد پێشم چاپێکوتنی لەگەڵ ئێمە کردوتە هەندێک لە کۆمنتەکانم خوێندەوە چەند کەسێ نووسیبیان ئێستا باسی موزیشی کوردیەکە بەڵام لە ڕابردووە کاک ئەیوب و چەند هونەرمەندێکی دیکە ستایلی ئەرەبێسک و موزیشی تورکیا هێنایە ناو کوردیەوە ئەوە بەتاوان بارەزانە نەخێرەوە ئەسڵان من لەگەڵەوە بۆ چوونە نیم کەسێکی موزیک ژەن هونەرمەندێک دەتوانێت لەسەر ئەو بابەتە قسە بکە لەگەڵ ڕێزم بۆ هەر کەسێک ستایلی تورکی نییە ستایلی ئارابێسکە ئارابێسک مۆسیقای ڕۆژهەڵاتی تێکەڵەیەک لە عەرەبی مۆسیقای یۆنانی بولغاری شیرینکاریەکانیان لێ هەڵبژاردوو ستایلێکیان پێ دروست کردو مڵکی تورک نییە مڵکی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئیشی لەسەر بکرێ تورک تەنها سەنات میوزیکی خۆیانیان هەیە ئەوە شتێکەکە ئیشی لەسەرکەی دیارێک سەرستی پێەکەی کە چەند تورکیە بەڵام ئەوەی کە ئێمە کردمان شۆڕشێک بوو بۆی وامان کرد کە گوێگری کورد گوێ لە میوزیکی کوردی زیاتر گوێ بگرن کواڵەتی تۆمارکردن کواڵەتی میکس و ماستەرینگ ئەمانە هەمووی هۆکار بوون کە گوێگری کورد وازی لە گوێگرتنی گۆرانی فارسی و تورکی و عەرەبی هێنا و گۆرانی کوردی خستە سەرەوەی لیستەکەی خۆی بۆ گوێگرتن بە شانازیەوە بگرە ئەوە بە خەزمەت دانێم دوای ئەوەش میوزیک وەکو خواردن وایە وەکو ڕنگ وایە ینی یەک ڕنگ نییە ئەرەبیسکمان هەیە جاز هەیە فۆلکلۆری ناوچەی گەرمیان هەیە هەورامیمان هەیە مەسەلەن پۆپ میوزیک هەیە مەسەلەن کلاسیک میوزیکی کلاسیک هەیە مەسەلەن ئەنواع میوزیک هەیە ینی تۆ سەربەستی لەسەر چی ستایلە کارەکەی و گوێگریش سەربەستە لەسەر حەز بە چ ستایلێکە کات بەڵام لە هەمان کاتە من بەش بە حاڵی خۆم کە ئەچمە فەستیڤالێک یان کە ئەچمە ئیسپانیا یاخود یۆنان بۆ نمونە کۆنسەرتی داهات و میوانێکم بەجلی کوردیەوە لە یۆنان 22 مانگ من گۆرانی ئەرەبێسک ناڵێم من لەوێ حەیران ئەڵێم لاوگ ئەڵێم هەورامی ئەڵێم